لێرە بەغدادی پایتەختی عێراقە. بینەرانی قەدرگرانی کوردستان 24 کاتتان باش. ئەمجارە پرۆگرامی بۆ هەمووان هێناومانەتە بەغدا لەگەڵ ستافی هاوکاران و لەگەڵ میوانانی بەڕێزم لە کوردستانەوە تەشریفیان هێناوە بۆ بەغدا. زۆر بەخێریان سەرچاوان. ئێستا لە هەرێمی کوردستان هەمومان دەزانین قەیرانی دارایی و ئابووری یەخەی گرتووە بەهۆی ئەوەی لەلایەن بەغدادەوە موچەی موچەوەرگرانی هەرێمی کوردستان زەوت کراوە. وەک گوتم ڕوبەڕووی قەیرانێکی دارایی بووینەتەوە. ئێستا لە نێو کوچە و شەقامەکانی هەرێمی کوردستان دەگوترێت پارە لە کوردستان نییە و پارە لە بەغداد هەیە. بۆیە ئێمە هاتوینەتە بەغدا بزانین بەغداد کە وەک دەگوترێت منبعی پارە و منبعی فرۆشتنی نەوت و منبعی سەرمایە گەورەکەیە. بزانین چ جیاوازێکی هەیە لەگەڵ هەولێر لەگەڵ کوردستان لە کاتێکدا وەک گوتم پارەکە لێرێ و هەرێمی کوردستانیش بەبێ پارەیە. میوانانی بەڕێزی من لەم پرۆگرامە کە لە کوردستانەوە یاوەر من وەک گوتم بریتین لە بەڕێز دکتۆرە نادیە تەڵعات ڕاگری کۆلێژی پەروەردەی مەخمور لە زانکۆی سەلاحەدین و هاوکات پسپۆر لە بواری جوگرافیا و پەرەپێدان، هەروەها بەڕێز دکتۆر بەهرۆز جعفەر کە لە سلێمانیەوە تەشریفت هێناوە زۆر بەخێری سەرچاوان، شارەزاد لە نەوت و وزە سەرچاوەکانی نەوت و وزە، خات و جوان داوت لە دووەکەوە تەشریفت هێناوە وەک دەرچووی سیاست و علاقاتی نێودەوڵەتی. گەڵێک بەخێر بێن سەرسەر و سەرچاوان. دکتۆرە نادیە با لە جەنابەت بپرسم ئێمەوە هاتوینەتە بەغدا، بەغدامان بینی لە نێو شەقام و کوچە و گۆڵانەکانی بەغدا دێن و دەڕۆین. با دەستپێک لەوە پرسم چیت بینی لە بەغدا؟ هیچم نەبینی، تەنها ئەوەی بینیم شەقام و ئۆتۆمبیل واتە تەبلیت سیارات. ئەی چی سەرنج ڕاشای لە بەغدا؟ ئەوەی کە سەرنجی ڕاشێشام هیچ پارچە سەوزایەک نییە. ئەوەی کە ئەیما لە هەرێمی کوردستان لە شاری هەولێری پایتەخت، شاری هەولێری خۆشەویست کە تێبینی دەکەین نێوەندی نێوان هەموو شەقامەکان بوویتە بە سەوزایی، چ لە گوڵەوە چ لە دارەوە، کەواتە ئەوانە بە سیەکانی شاردا دەندرێن. ئەوەی ئەمن لە شاری بەغدا وەکو پایتەختی عێراق تێبینیم کرد ئەگە بەراوردی کەم لەگەڵ شاری هەولێری پایتەخت کوردستان بەگشتی لەگەڵ کوردستان بەگشتی، بەڵام ئەوەی کە من با بڵێن ڕۆژانە هەولێر دەبینم ئەوەی ئێرکانە دووبارەی یەکەمەوە تەنانەت تەبلیت و سیارات. دکتۆر بەهرۆز چیت بینی لە بەغدا؟ طرف لایتەکە سوورە و پەمەیە سیارە ڕۆ ئەمەن بەناوبانگترین جادەی بەغدایە پێدەگوترێ مەیدان تەحریر باوش سەوز نییە سوورە هەندێک جار سیارە هەڕوا بەکەی پێ بۆی ئەوە یعنی چی کەسێکی بیان جاری تر ڕوویداوە خەڵکی بیانیە بۆ ئێمە میوان بووین لێرە وتێتی ئەوە بەسە بۆەوەی بزانین لێرە ئیلتیزام نیە و قانون نیە و ئەوە نییە. بینیم ڕۆژنامە نووسەکان جەوەکە زۆر گەرمەوە کوبرا عەرەبەکان هەوا كلش ملوث هواقي زۆر پیساڵی گریسە بارێ گریس. سەرژاکەی کامێرەمانەکانی ئێمە بەفریان لەسەر کامێرەکە داناوە بەس بۆی پاتریەکان کار بکە و کامێرەکان نەکوژێتەوە لەبەرەوەی پێمە پلەی گەرما نزیک 50 ساعەش ئێوارەیە شەرحەکەم بۆ شەرحەکەم لەم بەغدایە توانم بڵێم سەر و 500,000 مۆلیدە ئیشەکە با لە وتێلەکەەوە باسیکەم هەموو سەر سەعاتێک کارەباکە دەکوژێتەوە مۆلیدەیەکی گەورە چی پێڵێن هەوایەکی زۆر ڕژەچە بە ئاسمان کارەبات کرد لە کوردستان با بچمە لای جوانەکان ئێستا لە کوردستان ڕەشا چێ بە ئاسمانە ئەم جەوەی وا لێ کردووە لەبەرەوە کارەبا لێرە خراپە ئەوە دەلیلێکی ترە. من
با بسم الله جوانا خان دیم ولات جوانا خان وگاوه لکردستان که هربت پروژه الحکومت بیشن پروژه روناکی که هربت 24 ساعته هی ما گی خدا لگلگ روزنامه و تلویزیون هات کو پارلمانتاره که کردستانه ابدا بيجين لكيش حزبيه بس برلمانتاري كردستاني العراقي شيتا محكمه فيدرالي بيجي سكالان نفيسيا كو كهرباء 24 ساعه لكردستان النمنه لقى مديد دكتور باحث كيركو لبغداد ارسل ساعاتي كهرب ديتشيت كومنتات تشيا بله است بيجم مخابني راستي انه عندك معارضه درت كتين دجي حكمتها كردستان يتآغفن واستغلال ظروف مواطن كردي ينخوشت كتن اجبر هندك مصلحة معين بخود قريتن افتشتا يعني تشينوبيتن تشنكو اف مشروع يرونكي قالكي باشا ام خلاص بوينش مولدا اذا تشتكي تاثيري كتن سربيئته اذا قالك باشا افتشتا تشيبو انه كهرباء عم بيتا 24 ساعتي قالك يا باشا يعني هرچنده امد بين الميزانيه بغدا قالك يا برفرها بل فشل اينا خدمات راست ونشيا خدمات راست پیدا بكتن بو شعبي اخو اگر ام مثلا براوردي بكين القال حكومات كردستاني هرچنده كيمياء الاختصاصات مالي يا كيما بل نجاحت اينا بهمي لا يابا لا يتعليمي بله دوكي دميني نهاد بيجن لكردستان باقشترين شهر كل كردستان هبت جبو بيئة يعني جنجا بارزقها دوكي وحتى سري حتى زاخو جنجا بغداد شواد بيني جنگا بغدا يعني يا ديارة قالك يا بسروبرا راستي محافظات هوكي انكو كردستان بعم نجبي كوفي اجباري يعني يا باقجة وقالك اهتمام الدانا سر باقجة على راسته. عليكم السلام. والله شنو هذا؟ شكرا. انا جلست بس بس والله حرام عليك لا والله شكرا حبيبي شكرا تعبناك. ديارة بويكا هاولاتيجي ساده دياري هنا بو ايما وكوي كليرا وستاوين اسامن زور بساده بومركيكا هاولاتي انا خوازن موچي هريمي كردستان ببردريت ديار سياسيه بودا دزانم كسياسيه لقل ما بمنن دشينا شويني ديك لبغداد لوي غنغشا دكاين ودريجه بقفتو كمان كرم كان دكتورة نادية برشاركي وجداني لي ذاك متخوا او الربارة ام اوا لكردستان هبوايا بتايبتي اگر لهولير هبوايا شلون تبيني؟ يعني اصلا حزناكي زور بين نازل ليرة لبغداد اخذ زاني تش سرمايه وباريك وتش نوتيك وتش تجارتك لملاته او اوا دبيني اواز بشيلوي او لهولير بوايا اوا دبو نا طبعا نا بشيت شويك دتوانم لروباري دزلا زور روباري بينازا بتوقع كاميرا معنا كان جبت السنة والله بابين كاميرا معنا كان بين بوشا او بلا ما نسير كان هميان كواتيك سونا اگر اما اما لا هولير با هاي تختي هريم لا دبوا قورترين سرنزراشترين شوين بو اويكوا خلق لا ناوراستو باشو العراق ولولاتاني دورو بري هريم رولا هريم ولا هوليري باي تخلفن عرستي ام كابينيا لسنتاي دروز بنتاكو يستا عرستكي برو برابيدانا يقلا بنما كان برابيداني ابوريا سكتركاني ابوريتين قشتو جزاري
یعنی زۆربەی وڵاتان ئێستا ڕوو لە گەشت و گوزار بۆ دەکەن. ئیمکانەتە لاوازەوە چەندین بۆند و بەنداوی دروست کردووە تاوای لێ هاتووە لە یەکێک لە کۆبنەوەکان محەممەد شایع سوودانی سەرۆک وەزیرانی حکوومەتی عێراق وتوێتی کوردستان پارەی هەیە پرۆژەی ئاو بکات پرۆژەی ئاوی خێرا بکات پارەی نیە بۆ بەتوانجەوە وای گوتووە. باش شتێکت پێ بڵێم ئاماژەیەکت پێ بکەم ئەو سەردەما سەردەمی تەکنۆلۆژیایە سەردەمی قسەکردنی بەداتایە ئەم تەنها قسە کاریگەری نییە بەڵکو ئەمڕۆ داتا حکم دەکەم زیاتر لە 100 پۆنت لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان تەواو بوونە کە توانای گڵدانەوەیەکی ئاوی یەکجار زۆریان هەیە ئەم ڕووبارە بێنازە ئەم ڕووبارە لە شاری هەولێر بووە بە شوێنێکی گەشتیاری سەرنجڕاکێشی نەک تەنات لەسەر ئاستیارێن بەسەر ئاستی باشینە بادینان ئێمە بینیمان ڕووباری زاخۆ ئەو ئاوی لە زاخۆ هەیە ئێستا کۆرنیشێکی جوانی لێ دروست بووە. أو مشروع الكورنيش الزاخو بكري جالكي جانا جانترين جهة العراق تقريبا ومشروعك جالكي مظنة زخمة فجا أجر أبا هصا الدهوكي عن الزاخو تشتهابا دا جالك تشتكي جان بيتن وجالك دا اهتمام دني وأف ساكي يعني اهتمام ندا جرى دكتوري أما جاب دا إنه أبا الشعراء دكتور قلت لي سرچاوە وزەکانە و كيفن ورا بلش كيفن ورا شعراء شعر بيت جوتن بل مخابني فيا ولا هاتي فدليل كالسر سوء الخدمات الدف حكومة بعدها بله با پرسیارشکە لە دکتۆر بکەم بازەوە دەکرێت داهاتێکی زۆر هەیە لە عێراق نەوت سەرچاوی دیکەی وزە زۆر هەیە باز لەوە دەکرێت هەمووی لە عێراق سەرف ناکرێت خەرج ناکرێت هەندێکی دەدرێت بە وڵاتانی دیکە سوزانیارێک تێ لەسەرەوە ئێمە وەکو ئینستیتوتی خۆمان 3 ساڵە 3 جار پرۆژەمان داوە بە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق جارێکیش بەڕێز عەلی موسەوی هاتە سلێمانی مە میواندارەتیمان کرد ڕاوێژکاری سەرۆک وەزیران بوو بۆ کاروباری کارەبای من پرۆژەیەکم پێدا بۆ کەمکردنەوەی هەدری غاز 100 ساڵی ڕێکە عێراق تەجربەی هەیە لە حکومڕانی بۆ نەوت و غاز و ئیدارەی ئەوە بە پێی راپۆرتی بانقی جیهانی هەموو ساڵی عێراق سێهەمین وڵاتی پیسکەری ژینگەیە بە غاز بانقی جیهانی پرسێڵێ ئەمریکا سین هیندستان باش ژینگەش پیسکەنەوەوان زۆر گەورن وڵاتی سناعی گەورن بەس عێراق بوو هەموو ساڵێک عێراق 200 ملیۆن پێسێجا غازە سووتێنەی کا باسمان هەر بە زانیاری لەسەرەوە هەیە ئەوەی کە دەدرێت بە وڵاتانی دیکە ئەو ئەمە نقطە حەزم لێ ئەوە زانیاری حەزەی تۆی سەر پێ بواسەم 200 ملیۆن پێسێجا هەر بە هەوە سەرۆتی خۆیەتی سوێنێت توانێت پرێسی کا بۆ کارەبا بەرەمی بێنی کە چی چووە لە تورکمانستانەوە بە ملی ئێرانە 25 ملیۆن پێسێجا غازی سروشتی ئەێنێت عەقدی ئیمزا کردو من خەڵکی چەمچەماڵم باتە من پێمەیە باوەڕ بێ نەچووە بۆ تورکمانستان بەڵام هەر خۆی هەندێک گروپی میلیشای لە دەوری کێڵگەی کۆرمۆر داناوە ئەمە شەشەمین جارە هێرشەکەنە سەر کێڵگەی کۆرمۆر لە کاتێکە ئەکرێ ئەو غازە لە ناو عێراقایە هەم بۆ پێکەوە ژیان هەم بۆ سوودی ئابووری سیاسی ئاو بەش بێتە مایلێک نزیک بوونەوە هەرێمی کوردستانەوە بەڵام ئەوان تۆپبارانی دەکەن زانیارێکە ئەوەی کە زانیارێک بە کوردی جواب زانیاریەکە بە کوردی بەپێی کەناڵی حوڕەم لە ساڵی 2023 بۆ 2023 81 ملیار دلار بۆ کەرتی کارەبا سەرف کراوە لە عێراق ئێستا عێراق 81 ملیار بەڵێ ئێستا عێراق حاڵی دیناریان دۆلار دلار 81 ملیار دلار بەپێی کەناڵی حوڕە لە 2023 بۆ 2023 بۆ کارەبا سەرف کراوە ئێستا عێراق پێویستی بە 40 بۆ 45 هزار مێگاوات کارەبایە بەڵام 22 هزار مێگاوات لە ناو خۆیان بەرەمێنێ واتە 60% کارەبای نەقسە دەست خۆش گەنگەشەکەمان دەگوازینەوە بۆ شوێنەشی دیکە فەرمو ئێستا ئێمە لە ناوچەی سەدرین کە بە ناوجەرگەی بەغداد هەژمار دەکرێت لە دەسەڕاستەوە ناوچەیەکی فاحە کە بۆ ناسراوە ناوچەیەکی کوردنشینەوەواتە کوردە فەیلەکان لێرە دەمێنن ئێرە نە سڕێکی فڕۆکەخانەیە نە ناوچەی سەوزە
ئێرە حەقەتی بەغدایە چونکو تۆزێک لە خواروتر تەچێ شێخ عەبدولقادری گەیلانی لێیە زیارەتکارانی زۆر دێنە ئەم ناوچەیە بە تایبەتی لە کاتی بۆنە ئاینەکاندا ئێستا دەمژمێر 6 بۆ 7 بەیانیە ئەوە دەستپێشی ڕۆژێکی نوێ لە بەغداد لەگەڵ میوانەکانم بە یەکەوە نانێکی بەیانی دەخۆین دواتر وردەکاری ناو ئەو قەرەباڵغی و ئەو جەنجاڵیە پیشانی هەموو لایەک دەدەین بفەرمون با نانێکی بەیانی بخۆین بە یەکەوە کەرم کە ئێستا ئەمە لە ناوچەیەکی بە زمانی خۆمان دەدەین ناوچەیەکی میلی ئێمە لە کوردستان ئەو شوێنانەمانەیە لە سلێمانی سەوڵەکەمانەیە لە هەولێر ئیسکانمانەیەوە بەردەوام 24 کاتژمێر ئەوە ئەو جوێ پێما بێت لە دووەکیش هەیە باژێرت میلی من حەزەکەم بزانم چ جیاوازیەکتان بینی لە مابەینی کوردستان و ئێرە لە بازارە میلیەکان دکتۆرە لە هەولێر هەمانە زۆر شوێن هەمانە لێرە ئەوەی ئەم ئێستا پێبینیم کرد بە و بەیانێ زووە دوو شتی زۆر یعنی سەرنجی ڕاکێشان ئێمە لە بواری گواستنەوە ئاماژە بە دوو زاراوە دەکەین زاراوەی ئەلیزدیحامی مرۆری واتە جەنجاڵی هاتوچۆ و هەروەها ئەلیختیناقی مرۆری یعنی خنکانی هاتوچۆ ئەوەی ئەمە لێرە بینیم خنکانی هاتوچۆیە بە ڕادەیەکی زۆر بەدەر یعنی ئەو بەیانی کە ئێمە یعنی بەرەو ئەو ناوچەیە هاتین طبیعیە من ئێستا کە هەز دەکەم تۆزێک تول بوومە تۆزێک هەڵچوومە یعنی تۆزە تووشی ژانەسەرێکی کەمیش بوومە لەبەرەوەی لە ماوەی دەدەقا ئەو هەموو ژاوەژاوەی بیستن کەوا من تووشی بووم بەڕاستی ڕادا بەدەرە دکتۆر چیت بینی؟ ناوچەیەکی میلیە لە ڕووی خەدەماتەوە حەزم لێ ئەگەر سەرنجێکت هەبوو بێ چیت بینی لەو دەوروبەرە ئێرە ئاماژەم پێکرد لەسەر شەقامەکە بە تایبەتی ڕێژەیەکی زۆری کوردی فەیلی لێرە نیشتەجێن یعنی ئەمن ساڵانێکی زۆر پێیان ئاشنام خاوەن شەهیدن خاوەن بریندارن یعنی کەمەندامیان هەیە لە شەڕەکان هەر لە کەوتنی ڕژێمی بەعسەوە هەتا شەڕی داعش و هەتا ئێستاش چیت بینیە تۆ؟ لەم جادێ پیس و پۆخڵێکی زۆرم بینی کاکەسێن قەت ئینسانی کورد ئامادە نیە ئاوەش فرۆشەکانت بینی؟ هیچ مۆرێکی پێوە نەبوو ئەمە وەکوم لە حەزەی خۆم خاڵێکی دیکە ئەوەیە هەری کام لەم دوکانانە ئەگەر لە هەرێمی کوردستان من لە سلێمانی بن لیژنە هاوبەشەکانی قایمقامێت بە کۆمەڵی کامێرەوە دەن بەسەریان ناودای دەخەن و ئابڕوشی دەبن لە سوشەل میدیا دەڵێن ئەمە پیس و پۆخڵی کردووەم دوکانە داخەرە لە برەوە بەڵام لەم جادەیە تۆ ئەگەر لە کوردستان بێ و بەستان دەردی شارەکانی کوردستان بێ من دڵنیام لیژنە هاوبەشەکانی قایمقامێت جامێرانەیەن بەسەریا لەبەرەوەی دوور لە ستاندەردە تەندروستیەکان مامەڵە ئەکرێ لەم جادەیە خاڵی دیکە ژاوەژاوێکی زۆرە بینم لە بەغدایەوە خۆزگەی دەنگی مۆتۆری کارەبا خۆزگا لە دەرەوە ژوتم یعنی میدیا هەر بیسرا و بینراو نەبووە بۆن کراویش وایە بۆنەکەش بەهات بە بۆنەکە وایە کەس بە دیارمانەدانە ئەجا لەبەرەوە بۆنەکەش بەهات بایە زۆر زۆر یعنی ئەوە باشتر واقعەکە ڕوون ئەبوویەوە تانم بینی جوانە خامتە چی دیت؟ دەفمە تشتێکی گەلێکی باشی هەیە لە کوردستانێ وقالك اهتمامي بدن موضوع الرقابة والصحة هر روش تقريبا تقارين ناف بازار دا تسهكني چه خلاتية كابيتن كماسية كابيتن قبيل ناكن هر وصا جي رقابة كزور يا هاي السر منتجاتا السر يعني ابان منتجات البان انكيد غذائي ئێرە دواوێستگەی پرۆگرامەکەمانە لە شاری بەغداد
ناوچەی زعفەرانیە ناوچەیەکی بەناوبانگە دیارە لە ڕووی پرۆسەی خزمەتگوزاریەوە وەک دەبینین زۆر وێرانە اینجا من دەمەوێت سەرنجی میوانەکانم بزانم لە دوا وێزگا ئەگەر بکرێ بەراوردێک لەگەڵ هەرێمی کوردستان بکەن لە ڕووی پرۆسەی خزمەتگوزاریەوە دکتۆرە پێم خۆشە ئێرە دوا وێزگەی سەردانەکەمانە بۆ بەغدا چی دێ لەسەر پرۆسەی خزمەتگوزاری ئێستا ئێمە دەبینین لە شوێنێک وەساوین بەڕاستی گونجانێ لە ڕووی پرۆسەی خزمەتگوزاریەوە لە کاتێکدا کە عێراق وڵاتێکی دەوڵەمەندە بە تریلیۆن دۆلار داهاتی ساڵانەی نەوتێتی کەرەمکە لێرە کاکسەهێن سەرنج دەخەمە سەر یەک شت ئێمە هەر وڵاتێک هەر شارێک حکومت پابندە بۆ هاوڵاتانی خۆی خزمەتگوزاری دابین بکە خزمەتگوزاریەکانیش دابەش دەکرێت هەر دوو محوەر خزمەتگوزاری گشتی و خزمەتگوزاری شارستانی خزمەتگوزاری گشتی واتە بۆ هەموو تاکێکە لەسەر ئاستی گشتی هەموو شارەکانە ئاوە تەندروستیە خوێندنە بەڵام کە ور دەبینەوە دێنە ناو خزمەتگوزاری شارستانی ئێستاوەی ئەمە تێبینی دەکەین لە هەرێمی کوردستان لە شاری هەولێری پایتەخت بە تایبەتی مەسەڵەن پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی خێرا ئاوی خێرا پرۆژەی فریاگوزاری ڕۆناچی 24 کاژمێری کارەبایی لە شتێکی تریشمان هەیە ئەوەی خزمەتگوزاریەکانی وردبوونەوە لەسەر شەقامە گشتەکان بۆ ناو شەقامەکان بۆ ناو گەڕەکەکان واتە ئێرە دەواازەی گەڕەچێکە دەواازەی گەڕەی زعفەرانیە ئەوەی دەبینین ئەوەی ئەمن ئێستا کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم واتە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی گشتی ڕانەوەستاوە لەسەر ئاستی خزمەتگوزاری گشتی ڕانەوەستاوە بەڵکو وربوویتەوە بۆ خزمەتگوزاری شارستان یعنی چی پاکردنەوەی شار لە زبڵ و خۆڵ و خاشاک واتە ئەمە دەبینین لە هەموو گەڕەکەکان ڕۆژانە بە سیستەمێکی زۆر جوان شارەکان خاوێن دەکرێتەوە و بەم شێوازە پەرت و بڵاویە لە ناو شارەکان و شەقامەکانی خۆمان نایبینین بەڵکو شوێنی تایبەتمەندی خۆمان هەیە کە ئەو پاشماوە زبلە و خاشاکە تەمر دەکرێت واتە دەخرێتە ژێر خاکەوە بە شێوازێکی تەندروستی و سەلامەتی مامەڵی لەگەڵ دەکرێتەوەکو خەڵکەکە بپارێزرێت لە چی لە پیسبوونی ژینگە و هەروها لە نەخۆشیەوە واتە ئێستاکە ئەمە ئەوەی کە من لێرە تێبین دەکەم لە منتیقەی زعفەران ئەو شتە سادەترین مافی تاکی هاوڵاتیە لێرە بەدی ناکرێت دەست خۆش دکتۆر با دوهەمین پەیامت هەبێت بۆ ئەوانەی کە بەتایبەت دەڵێن با هەرێمی کوردستان تۆزێک شاو لە بەغدا بکات لە هەموو ڕوویەکەوە حەزم لێ کۆمنتێک بۆ ئەوانە ئەگەر هەت بێ وڵی چاوکردن لە بەغدا و لاساییکردنەوەی بەغدا امتیازێک نییە یعنی امتیازێک نییە یعنی من دڵنیام بکەینەوە باشەوە ئێستا 100,000 کورد بدوێنە لە بەغدا بە خاک و وڵاتی خۆی نادوێنێ من بڕوان بە پێکەوە ژیان هەیە بەڵام ئەو بڕای بە من نییە یعنی تۆ ئێستا حاڵی حاضر لەگەڵ تۆ قساکەم پەلاماری شەڵگە نەوتەکانی بادینانی داوە دوێنێ پەلاماری خوڕمەڵی داوە پێرە پەلاماری کۆرمۆری داوە باشە بۆ احترامی سەرواتی طبیعیە وڵاتە ناگری یعنی تۆ بەرمیلێک نەوت لەژێر ئەم خاکەیە لە ڕووی جیۆلۆجیەوە 80 بۆ 100 ملیۆن ساڵی پێویستە ئەو مادانە لە ژێر زەویە پێک بێن تا بن بە سەروەتێکی گەورە بۆ وڵاتە 80 بۆ 100 ملیۆن ساڵ تا بەرمیلێ نەوت دروست دەبێت تۆ ئەم نەوتە لە عێراق و لە جنوبی عێراقەوە تەهریبەکەی کێشەی بۆ دروستەکەی ئەوە ژیانە ئەو خەڵکە لەوێ دەژین تەوسیەی من بەڕاستی بۆ هەرێمی کوردستان و ئێمە نەهاتوین بڵین هەموو ئەوەی لە هەرێمی کوردستانە مەلایکەیە و هەموو ئەوەی لێرە شایاتینە نا باوەڕمان بەوەیە کە پێکەوە بژین بەڵام ئەمەی کە لە بەغدایە ئەم عەقڵیەتە بڕای بە پێکەوە ژیان نییە بۆ ئەمە لوبی ئیشەکەیە تەوسیەی من ئەوەیە ئەوەی لێرە خاڵی لاوازە هەرێمی کوردستان بیکا بە خاڵی بەهێز و چاوی لێ بکە مەسەن لێرە موەسەسات لاوازە هەرێمی کوردستان محاولە کات موەسەساتەکانی بەهێز بکات لێرە ژینگە پیسابینی هەواکەی پیسارێمی کوردستان بە پێستان دەرجیانەکان ژینگە پاک لێرە بێکاری هەیە هەرێمی کوردستان مەسنە و معمەل بکاتەوە هیوادارم دوای ئەو پرۆگرامە نەخۆش نەکەوە نیستان لەبەرەوەی هەر بەڕاستی لە ناو تەپ و تۆز و خۆڵ و گەرمایەکی یەکجار زۆری بەغدا بووین وەڵای هیچی گەرمتێکی سەحیش نییە جوان خان دوهەمین نەریناتە لەسەر بەغدادێ ئەوە 2-3 ڕۆژە توول بەغدادی تەپچاوێ خۆ بەغداد دیت تەچت بێژی لەسەر بەغدادێ و مقارنە ما بین هەرێما کوردستانە یعنی ئەم گەڕەکە وەکی کورد احترامە ئاخا خۆ بگرین بله طبعا هیچ مقارنین ناو برا اقلیم دا و ناو برا بغدا که بو خدمات و بو صحة و بو تعلیم و بو هر تشتكي دي بله مدفتن از تشتكي بيجن بو حكومات مركزي
كو ولاتي كرد كامل حقوق دخو دستوري هنا وك خدمات وراتب نأداتك ابتزازي كوبكار بينيتن ضد ملاتك وهروسا مدفيتن اسبيومك بجهينن بحكومة ما كردستان خلكي كرد ملاتي كرد باريا كمازن جالك بوائنا وهن وك سركردت كردستاني وك ريفابرت كردستاني هن تمثيلا كرامات وآزادية كردا هن الدن فيجا كرد ملاتي كردي هجية كو هن زيترين وقت آريشة وانا ومشكلة وانا وظروفي وانا في حاليا يناخش هن شارة سرا دەستخۆش کاکسێن ئەگەر بەس ڕوخسەتە باش فەرموو بچکە دەگەمە کۆتایی بەشیەکەم ئەو بەرنامە بڕەپارەیە کە بۆمە تەرخانکراوە هەرچەندە ئێمەوە نزیکەی 3 مانگە موچەمان نییە با بڵێن 12 لە سەدایە ئەمە ئەو بڕەپارەیە بۆ هەموو هەرێمی کوردستانە تەنها بۆ شاری بەغداد دەگاتە 15 لە سەدا ئەوان 15 لە سەدا تەنها بۆ شارێکە من مقارنەی ڕوبەر ناکەم من دەڵێم من 12 لە سەدام هەیە لە هەرێمی کوردستان ئەوان 15 لە سەدایان هەیە فەرموو بابێن ببینین ئەو خزمەتگوزاریانەی کە لە هەرێمی کوردستان بەدی دەکرێت و خۆیان بە چاوی خۆیان بە زیندوی با شاری بەغداش ببینن دەمەوێت دەستخۆشی لە جەنابتان بکەم کە لە ماوەی دووسێ ڕۆژی ڕابردوو هەرێکتان کێشا بەڕاستی لە کوردستان و تەشریفتان هێنا لەگەڵم بوون یاوەرم بوون لەم گەرمایی بەغدا گەرمایەکی تاقەت پرۆشیان بوو دواییش ئەو ژینگە نالەبارە داوای لێبوردن دەکەین دکتۆرە نادیا دکتۆر بارۆس سپاس بۆ جەنابتان جوانە خاڵ دو هەمین وێزگەی من لە شاری بەغدا لە پرۆگرامی بۆ هەمووان ناوچەی زعفەرانیە وەک دەبینن ڕووباری دیجلە ناوچەکەی کردو بە دوو بەشەوە لەم وەرەوە بە ناوچەی زعفەرانیە بەڕاستی گرنگێکی زۆری پێدەدرێت لەلایەن حکوومەتەوە لەوانەیە پرۆسەی خزمەتگوزاری یەکجار باشە بە هەمان شێوە ئەو بەرەم لای چەپم هەمان شێوە ناوچەی زعفەرانیە خزمەتگوزارەکەی لەژێر پلەی سفرەوەیە هاوکات ئەوەی لە دوامەوە دەبینن وێزگەی کارەبایە لە هەمان کاتدا ئەو بەشەی زعفەرانەیە کە کەوتۆتە ئەو بەری ڕووباری دیجلەوە بێ کارەبان درێژە بە بەشی دوێن پرۆگرامەکەم دەدەم لەگەڵ میوانی نوێ کە لە بەغداوە تەشریف دێنن بۆ کوردستان گەنگەشەی زیێدەتر دەکەین بەراوردێکی 100% لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا لەگەڵمان. بینەرانی قەدرگرانی کوردستان 24 جارێکی دی سڵاو درێژە دەدەین بە گەنگەشەکەمان بەڵام ئەمجارە بە پێچەوانەوە میوانانم لە شاری بەغدادەوە تەشریفیان هێناوە بۆ هەرێمی کوردستان کە ئەوانیش بریتین لە هەرێک لە بەڕێزان عەلی حەبیب ڕۆژنامەنووس و شرۆڤەکاری سیاسی هەروەها هاوسەرەکەی دکتۆرە سارە ئەلعانی مامۆستا لە زانکۆی بەغداد خاتو نادیا حلی توێژەری بواری دەرونی فاتیمە ئاغا قوتابی لە زانکۆی بەغداد لەم بەشەی پرۆگرامەکەماندا بۆ هەمووان لە هەرێمی کوردستان درێژە بە گفتوگۆکانمان دەدەین مەرحەبا بیک فی بەخێر بێ بۆ کوردستان دەمەوێت ڕاستەخۆ پرسیار بکەم ئەمڕۆ بەیەکەوە لە بەغداوە هاتین بۆ کوردستان لە ڕێگادا چەندین شار و ناوچەی عێراقیشمان بینی تۆ پێم بڵێ کوردستانت چۆن بینی؟ لما دخلنا كردستان شنو شفتوا؟ يعني حقيقة گەر بەڕاستی باسی هەرێمی کوردستان بکەم بەتایبەت لەم کاتە کە چەندین زەختی سیاسی و ئابووری لەسرە دەبینم
کە هەرێم بازدانێکی بەرچاوی پیشەسازی و بیناسازی بەخۆیەوە بینیوە. هەرێمی کوردستان هەندێک ناوچەی تێدایە کە دەیبینیت مەحاڵە بڕوا بکەیت کەمە بەشێکە لە عراق. تۆ سەیری پارێزگاکانی تری عراقکە کە داهاتێکی ئابووری باشیان هەیە. سەیری ڕێگاوبانەکانی بکە چۆن وێران بووە. بۆ نمونە بەغدادی پایتەخت یان باواز لە بەغدا بهێنین. بۆ نمونە بەسڕە بەجددی یەک دەقواز لە بەغدا بێنین. ئەوە وێنە ڕاستەکەیە. تۆ مجاملە دەکەی یان ڕاستێکی پێم دەڵێ؟ ئەمە باقی حاڵە. بۆ نمونە بەسڕە کە بە دایکینەوە ناسراوە کەچی وێرانکاریە. کەچی سەیری هەرێمیشکە کە گۆڕانکارێکی چەند بەرچاوی باخۆ بینیوە. سادەترین شت هەرێمی کوردستان تەنانەت هەوا و ئۆکسجینەکەشی پاک و جیاوازە لەگەڵ بەغدا کە بەهۆی سووتانی نەوت ئۆکسجینی پاکی تیانەما و ژینگەکەشی پیس کردووە. بعدين ارجع لعندك نادیە خات و نادیە بەخێر بێ بۆ کوردستان. هەمان پرسیار ئاراستی تۆ دەکەم ئەمڕۆ هاتی بۆ کوردستان چیت بینی؟ والله حقيقة احنا كل صيف تقريبا نجي. لە ڕاستیدا ئێمە هەموو ساڵێک جارێک سەردانی هەرێمی کوردستان دەکەین چونکە بۆ ئێمە وەکو هەناسەدان و پشوێکە بۆ دوورکەوتنەوە لە بەغدا و هەروەکو ئەمرا بەڕێزە باسی کرد ئەم دوو کەڵی کە لە بەغدا هەیە بەهۆی مۆلیدەکانەوە هەروەکو بینیتان ژینگەکەی چۆنە هەر ناوچەیەک چەندەها مۆلیدەی تێدایە. ئێمە ساڵ بە ساڵ پێشکەوتنی کوردستان دەبینین لە بیناسازی لە گەشت و گوزار و کەرتی خانوبەرە. ئێمە هەر جارێک کە بچینە دەرەوەی عێراق دەین بۆ هەرێمی کوردستان. بەڕاستی بۆ ئەم شتەش دەستخۆشیتان لێ دەکەم. عاشت ايدكم عليه يعني. باشە تۆ ئاگاداری ئێمە لە هەرێمی کوردستان پرۆژەی ڕووناچیمان هەیە کە کارەباکەمان 24 کاتژمێریە. گوێتان لێ بووە؟ واللهی شایەنن نانە بیستوتانە؟ نەخێر ئاگادار نەبووین و نەمان دەزانین. فاتیمە تۆ قوتابێک چۆن کوردستانت بینی؟ من هەر جارێک کە سەردانی کوردستان دەکەم پێشکەوتنێکی بەرچاوی بیناسازی و پیشەسازی دەبینم. تەنانەت کۆمەلگەی خانوبەرەکانیش زۆر پێشکەوتون. چ شتێکی کوردستان سەرنجی ڕاشی زۆر؟ ڕاستی من عاشقی دهۆک بووم و زۆر جوانە. زۆر پاک و خاوێنە بیناکانی بەڵام زیاتر عاشقی ژینگەکەی بووم. جوانتریشتی دۆک چییە؟ پاک و خاوێنی بیناکانی بەڵام زیاتر عاشقی ژینگەکەی بووم. دەتوانین لە هەموو لایەکدا بنیشیت هەموو سەوز و دار و بارە. ڕاستی ئەوە لای خۆمان لە بەغدا زۆر دەگمەنە و بەرەو نەبوون دەچێت. يعني كلنا نظيف. احنا شوية هناك مفتقدين هذا الشيء. دکتۆرە سارا با هەمان پرسیار لە تۆ بکەم جەنابەت کەسێکی ئەکادمی لە بەغدا چۆن کوردستانت بینی؟ بصراحة يخونني التعبير يعني أني ڕەنگە نەتوانم شلۆڤەیەکی جوانی بۆ بکەم. من کاتێک لە 2009 هاتم بۆ ئێرە بەجددی گۆڕانکاریەکی زۆر بەرچاوم بینی. مو بسيط لا فرق شاسع. وەکو بالبناء بالإعمار لە کەرتی بیناسازی ڕێگاوبان کەرتی گەشتیاری واتە ئێستا زۆر لەو کات تایبەتتر و جوانترە. بۆ لێرە هەیە و لەوێ نییە. من جارێکیانی سەردانی نەجەفم کرد. بەڕاستی زۆر خەم لە ڕێگاوبانەکانی خوار. بەڵام ئێرە سوپاس بۆ خوددا زۆر جوان و تایبەت و بێکێشەیە. باشە ئێوە دەزانن لە 2014ەوە کێشەی بودجە و موچەمان هەیە لەگەڵ حکوومەتی عێراق. ئێوە دەزانن بەدڵنیایەوە من هەمیشە ئاماژە بۆ دەدەم کە نابێت زەختی سیاسیەکان لەگەڵ هاوڵاتیان بێت ئەوان باجی بدەن بەڵکو پێویستە لەگەڵ حکوومەت بێت. ئێمە دەزانین خەڵکی پەیوەندی بۆ نییە. بەڵام لە ڕاستیدا هیچ تاوانێکی حکوومەتی هەرێمی کوردستانی تێدا نیە و ئەمە حەقیقەتەکەیە.
ئێمە ئێستا دەزاخۆین ئیدی بەرەو پایتەختی هەرێمی کوردستان ڕێدەکەوین لەوێ درێژە بە گفتوگۆکەمان دەدەین. نادیا احنا هسه خاتو نادیا ئێمە ئێستا لە چایخانەی مام خەلیلین کە لە ساڵی 1952 دروست کراوە. دەمەوێت بزانم سەرنجی چیە لەسەر بازار و پاک و خاوێنەکەی هەولێر بازارمان بینی بەڕاشکاوی دەمەوێت باسی پاک خاوێنی بۆ بکەین. ئێمە گەر سەردانی هەولێر بکەین و نەهینە قەڵا سەردانەکەمان هەژمار ناکرێت. ئەوە یەکەم عادی دووەم. دووەم شت لە قەڵا هەموو شتێک بەردەستە، یعنی هەتا کاتێک ماندوو دەبیت لە بازارکردن چەند قاوەخانە و چایخانەیەک دەبینیت، هەروەکو ئێمە کە ئێستا لێرە دانیشتوین بەدڵی خۆمان چا دەخۆینەوە قاوە دەخۆینەوە جگە لە بازارکردنەکەش. باشە من بەرحاڵ دەمەوێت باسی خزمەت گوزاری و پاک و خاوێنی بکەین بە ڕاشکاوی جوابنەوە. سەرنجتان چییە؟ زۆر ڕێک و پێک و جوان و خاوێنە. ئەوەی کە سەرنجی ڕاکێشام دەتوانین لە هەموو شوێنێک دابنیشین. ترسیاوەمان نییە کە شوێنێک قەدەغە بێت و بۆی بچین. فاتیمە ئێستا تۆ بازارت بینی خەڵکی عەرەبت بینی لە دەوروبەری قەڵا و بازار ڕێی چی بوو لەسەرەوە؟ ڕاستی ئەم پێشکەوتنەوە و پارێزگاریکردنیش لە کللتور زۆر سەرنجی ڕاکێشام. هەندێک خاوەنی شوێنەکانمان بینی خاوەنی دوکانەکان بە کوردی پرسیارمان کردن و عەرەب دەرچوون بینیتان؟ لە شوێنێکی ئاوا ئەسەری ڕێیتان چیە لەسەر ئەمن و ئەمانی بازار؟ طبعا من تدخلي في اماكن كلاسيكيه اكو نكهه خاصه لقلعه قەڵای هەولێر چێژێکی تایبەتی هەیە. جگە لەمە هەمیشە کوێگوێمان لە بازاری ملی دەبێت ڕاستەوخۆ ناڕێکی و پێکی پیسیمان دێتە خەیاڵ وەک بازاری شۆرجەی خۆمان لە بەغداد. ناوچەیەکی ملی دەرچوو بینیمان. ئەو ڕێک و پێکی خانی لێرە بینیمان دەرخەریەوەیە کارێمی کوردستان خاوەنی ئیدارەیەکی باش و سەرکەوتووە. سوق شعبي لكن على الرغم انه سوق شعبي هو منظم. استاذ علي والله بەڕێز عەلی تخوا ئێمە کە لە بەغدا بووین دۆخە شێواوەکەی شەقام و هات شوۆی بەغدامان بینی. سەرنجی تۆ چییە دەمێ بزانم لەسەر هات و چۆ و ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان و یاساکانی هاتچۆ شەقامەکان بەڕاشکاوی. يعني صراحة على الرغم من اكو محاولات ببغداد لتعديل الامور لكن ماكو وجه مقارنه. سەر ڕێ هەوڵدانەکانی بەغدا بۆ ڕێخستنەوەی هاتوچۆ بەڵام هیچ بەراوردکاریەک ناکرێت لە نێوان یاساکانی هاتوچۆی کوردستان و بەغدا. ئەو ناڕێکی و قەرەباڵخێ زۆری لە بەغدا هەیە دەرخەریەوەی کە بەغدا سیستمیکی باش و تەندروستی هاتوچۆی نییە. بەڵام لێرە هەموو ئەو بابەتانی پێیوەستن بە هاتوچۆ زۆر پێشکەوتو و ئێمە هیواخوازین کە ڕۆژێک بەغداش بەم شێوەیە بێت و یاسا بسەپێندرێت. على عكس اللي شفناه ببغداد. انت كطالبه تۆ چی دەڵێ وەکو قوتابیە سەبارەت بەو کۆشکەی هێڵی ئەنتەرنێتیە؟ بەڕاستی من زۆر سوود لەو کۆشکانە ئەبینم هەموو کاتێکاچم. ئەوە هەیە لە بەغدا؟ ئێمە لە بەغدا ئەمەمان نییە هەتا وەکو ئێستا ئەومان نییە.
والله جماعة احنا صار يومين شفنا كردستان عموما، شفنا مكان اثري، شفنا مكان سياحي. بەڵێ بەڕێزان ئەمە دوو ڕۆژە بەیەکەوەین. سەردانی زۆربەی شوێنە مێژووی و گەشتیارەکان و ناوچەکانی بازارمان کرد. لە کۆتا بەشی پرۆگرامی بۆ هەمان دەمەوێت بۆ کۆتا جار ڕای ئێوە بزانم سەبارەت بە کوردستان. دکتۆرە سارە تۆ دەڵێ چی؟ دكتورة انت عموما شنو؟ والله مبين مني كلش فرحان. لە کوڕەکەم ڕادیارەکە چەندە دڵخۆشە. والله هذا شيء مفتقدين. يعني أنا كامرأة لە ڕاستیدا من وەکو ئافرەتێک ناتوانم بە تەنیا لە بەغدا بڕۆمە دەرەوە. بارودۆخ و کەشی بەغدا بۆ ئافرەت گونجاو نییە کە بە تەنها بڕواتە دەرەوە شوفێری بکات یاخود پایسکل لێ بخڕێت. من دەمێکە بیر لەوە دەکەمەوە لەگەڵ هاوسەرەکەم بین و لە کوردستان نیشتە جێبین. نجي هنا نعيش. شنو رأيك؟ احنا عندنا في كردستان بعض لە هەرێمی کوردستان هەندێک لایەن هەن دەڵێن با ئێمە وەکو بەغدا بین یاخود باوگەڕێنەوە ژێر سێبەری حکوومەتی عێراقی ئێوە دەڵێن چی؟ ما يحبون السلطة، يقولون خلي احنا نكون مثل بغداد، خلي نرجع الى السلطة العراقية. واقع حال بغداد فوضى. احنا عايشين في بغداد وانا ابن بغداد لكن بغداد فوضى. ڕاست و دروستی بارودۆخی بەغدا هەرایە. ئێمە لە بەغدا دەژین و من کوڕی بەغدام، بەڵام بەغدا چی جوانە؟ ڕێگاوبانەکانی، بیناسازیەکانی یاخود گەندەڵیەکانی. لەم دوایانەدا هەندێک گۆڕانکاری ڕوویاندا لە بەغدا، ئەویش بۆ هاوڵاتیان نەبوو بەڵکو لەبەر لووتکەی عەرەبی بوو. بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە بەغدا بێخزمەتگوزاریە. ئێمە ئومێدەوار و هیواخوازین کە بەغدا کوردستان بە نمونە ببینێت. نتمنى انه يكون بغداد تقتدي لا خلي بغداد تقتدي بكردستان. ما نريد نقول هالشيء. أنا أحب أسأل آخر سؤال لكم جميعا يعني يمكن من بداية کۆتا پرسیارم بۆ هەمووتان بەڕاشکاوی وەڵام بدەنەوە. دەتانەوێت ئێمە وەکو ئێوە بین یاخود ئێوە وەکو ئێمە بن؟ أريد نيتكم أعرف. هذا لكم جميعا. هسا احنا ككردستان نكون مثلكم او انتم كبغداد تحبون تكون مثلنا؟ تقريبا احنا نكون هیوادارم ئێمەش وەکو ئێوە بین. هیوادارم لە ڕووی خزمەت گوزاریشەوە ئێمە وەکو ئێوە بین لە دڵەوە ئەو قسەیە دەکەم. اتمنى انه بغداد هیوادارم بەغدا وەکو نمونەیەک سەیری هەرێم بکەم. هەمان وەڵامم هەیە. سپاس بۆ بینەرانی قەدریانی کوردستان 24 کە تاوە ئێستا لەگەڵمان بوون تا پرۆگرامی داهاتوو هەمیشەتان شاد.